الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برا برزكانم، هيك لو صفاتاني كيويستا لا إنساني مسلمان هبي كيويستا خوروشتي خوي في براز يعني يتوى الألفية. الألفة لكردي خوش معنا معروفة أليا ألفت هلوا ورقيراوة بريتيا لويك خوشويسي وبرايتي لنيواني خوكيا روبدا مسلمانان يكبن دوربن لتفريقو لدوبركي. قوي پروردگار لقرآني بيروزا لسورة آل عمران أفرمي: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. قوي تعالى فرمان من بيئكا كوا دس بقرين بفتي خواوا، أقر دس من قرد بفتي خواوا براستقيني أو إتر نابي دوبركي بكي، نابي تفريقو جاوازي لنيواني خمانا دروس بكين. حبلي إخوة طبعا خوش يسكانم يعني ديني إخوة، يعني برنامج إخوة يقرتن لسر برنامج إخوة أبي لسر هيج برنامج كيتر هيج ريبازة كيتر نان، چونك الريبازة كان يتر خوي بو خوي جاوازي ودو بركية. أم جا خوي تعالى أفرمي: ويادي أو نعمتي إخوة بكن بسرتانوا كأيوة بيشا بيشي إسلام بيشي آيني إسلام زور جاواز بون دجمني يكتريبون ليكتان أكشت. يعني مرخوي تعالى الروكاتا أو مسلماناني لما الدينية هبون كأوسو خزرج بيشوي بيغمر بي صلى الله عليه وسلم بو مدينة 100 صال بو يكتريان أكشت. چندين جنگي قولو خناوي لنيواني أنا روي داو ولا نيواني همو أو خلقيك لا نيوى دربي عربة أجي أو كاتا همويان يكتريان طالانه كرد يكتريان أكوش. جاء خوي تعالى فرمي: يا دي نعمتكاني خواب كان بسرتانا وإيه ودجمني يكتريبون يكتريتان أكوش. خوي تعالى ألفتو خوشويستيو دوستايتي لنيوانتانا دروس كرد بم آينة بيروزا. جاء شكري خوي لسر بكن إيه وبم دينا خوابون ببرا. هروها خوي تعالى لسورة أنفال أفرمي: وإن يريدوا أن يخدعوك فإن حسبك الله هو الذي أيدك بنصره وبالمؤمنين وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم إنه عزيز حكيم. أفرمي خوي تعالى أجر بيان يتوب خليتين يعني ما بس كافر منافقة كان أجر أوانا يا نبي محمد صلى الله عليه وسلم تو بخلط يعني تو خواد بس بشتو فناد به هر أو كاتو سرخرته وهر أو خواياك خوشويستي ودوسايتي وبرايتي لنيوانت أنا دروس كردوا أي محمد أجر حتشيها لسر زويها هر همهي تو بكارت به نايب أوي خلقي بكي بيك دوستايتي وألفته محبتنا نيواني أنا دروس كي نتتواني أجر رحمتي خوانا بواي بلام خوايا
ألفت ومحبتي لنيواني مسلمانانا دروس كردوا هر يكي لولاتك هر يكي لعشرتك هاتون هموتان بونا ببرا يكتري إسلامك كردوني ببرا بويا قدري أو بزانن خواهي پروردگار خاوان دسلاته زور دانايا روشي كان في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم هاتا مزقوته وتماشاي كرد مسلمانان عندي كان دانشتون صحابه كان قرآن خوينن ودراستي قرآن كان بلام دم مقاليانا ام الي اوا او الي اوا ام الي اوا ام الي يعني دمي عليه غير بو جاء في غمري خاص الله سمزو زوري فينا خوش بو فرمي اقرأوا القرآن ما ائتلفت قلوبكم فإن اختلفتم فقوموا عنه فرمي قرآن بخوينن ودراستي قرآن بكن تا او كاتيك ألفتو خوشويسي لنيوانتانا هيا دڵتان لەسەری کۆبۆتەوە ئەی ئەگەر جیاوازی دروست بوو لە نێوانتانە ئەی ئەگەر بەربەرەکانی دروست بوون لە نێوانتانە هەڵسن مەیخوێن قورئان مەخوێنن مادام ئێوە جیاوازی پێ دروستەکەن مادام ئێوە دوورکەوتنەوە لە ئولفەت لە خۆشەویستی لە مەحەبەت ئینسانی مسلمانی ڕاستەقینە ئەو کەسەیە کە دائیمەن هەوڵ ئەدا ئولفەت لە نێوانی مسلمانانە دروست بکات هەوڵ نادا تەفریقە و دووبەرەکی دروست بکات هیچ عذرێکی نییە بۆ تەفریقە دروستکردن هیچ عذرێک نییە کاتێک کە فەتحی مەککە کرا دەسڵاتی ئیسلام بەسەر هەموو شوێنەکانە زاڵ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عائشە لولا أن قومك حديث عهد بجاهلية لهدمت الكعبة ولبنيتها على قواعد إبراهيم گوێ بگرن مسلمانان ئەمە نصيحتێکی زۆر مهم دوای ئەوەی پێغەمبەر ئیبراهیم لەگەڵ ئیسماعیلی کوڕیا کە هەردوویان پێغەمبەری خوا بوون کەعبەیان بینا کرد لە زمانێک لە زمانەکانە لافاو دای لە کەعبە و لایەکی ڕۆخان بۆیە قوڕەیش دووبارە کەعبەیان بینا کردەوە کاتێ بینایان کردەوە بەهۆی کەمدەستیەوە بەهۆی هەندێ وەزعەوە نەیانتوانی بەو شێوە بینای کەنەوە کە ئیبراهیم بینای کردوتەوە و لە ترسی لافاوە کەعبەیان چەند پایەک بەرز کردەوە جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ فەتحی مەککە کرا فەرمووی عائشە ئەگەر قەومەکەت تازە نەبوایەن ترسی ئەوە نەبوایە کە دڵیان ئەگۆڕێ لەوانەیە خۆشەویستی لە نێوانیان نەمێنێ بەرامبەر بە ئیسلام ئەگینا کەعبەم جارێکی تر ئەڕۆخاندەوە و دروست مەکردەوە لەسەر ئەو بینایی کە پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەر ئیسماعیل بینایان کردووە کە لەسەر زەوی ئەوان تەخت بینایان کردبوو و ئەو قەوسەی کەوا لە ئەخیرە هەیە ئەویش بەشێک بوو لە کەعبە چوارگۆشە نەبوو وەکە ئێستا لایەکی قەوس بوو ئەگینا وەکە ئەوم پێ کردەوە بەڵام لەبەر ئەوەی قەومەکە تازە مسلمان بوون لەوانەیە وا تێگەیشت بێتن کەم لەسەر ئەمە ڕاهاتون لەسەر ئەم وەزعە لەوانەیە ئەگەر ئێستا من کەعبە بڕۆخێن بڵێن ئەم محەممەد شتێکی تازاکە دینی گۆڕی دینی ئیبراهیمی گۆڕی ئەوان واتی ئەگەن لەبەر ئەوە من دەستکاری ناکەم تەسەوڕەکەن لەو ڕۆژەوە تا ئێستا کەعبە ئاوایە لە زمانی عەبدوڵای کوڕی زوبەیر ئەوەی کرد وتی ئێستا خەڵک تازە نییە و هەمووی لە ئیسلام تێگەیشتووە و من ئەیکەم کاتی ڕۆخانی و بینای کردەوە ئەوە بوو لەو زمانە زمانی عەبدولمەلیکی کوڕی مەروان بوو ئەوە بووە کێشە و وتیان عەبدوڵا شتێکی کردە کە پێغەمبەر نەیکردووە و بوو بە کێشەیەکی گەورە بۆ عەبدوڵا جارێکی تر کاتی عەبدوڵا و دەسڵاتی عەبدوڵای کوڕی زوبەیر نەما ئەوان جارێکی تر کەعبەیان بردووە سەر ئەوەی پێشووتر وتیان پێغەمبەر نەیکردووە عەبدوڵا چێ بیکە المهم ئیتر دوای ئەوەش هەر خەلیفەیەکات نەیکرد وتی ئەمە ناکرێ ئەم بێبی ڕۆخێنێ و ئەو بێ لایدا و ئەم بێ وای پێ بکە لەبەر ئەوە هەیبەتی کەعبە بمێنێ بە هەر وەکو خۆی بمێنێتەوە تا ئێستا وەکو خۆی ماوەت هەنێ شت هەیە خۆشەویستەکانم با لە دینیشا مەکانەتێکی هەبێ با لە دینیشا بە شێوەیە بێ بەڵام کە ببێتە مایە ئەوەی ئولفەت و خۆشەویستی لە نێوانی مسلمانانە تێکدا تۆ نابێ دەستی بۆ ببەی مادام ئەبێتە مایەی تەفریقە لە نێوانی مسلمانانە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن نەیکرد تۆش دەستی بۆ مەبە و کێشە دروست مەکە و خۆشەویستی نێوانی مسلمانان لەبەر خاتر شتێلێکی ورد یەک مەد
ئەمە کێ لەم قسەتێکە زانای عاقڵ لی تێگە ئەو زانایەی کە هەست بە مەسئولیەتەکە شتە گەورەکانی لا گرنگە شتە بچکەکانی لا کەمترە هەندێک شت هەیە وردیلەیە تەسیر لە گەورەی دینی ئیسلام ناکە بەڵام هەندێک زۆر گەورەیە ئەگەر ئەوە خوا نەخواستێت بچێ وەکو برایەتی نێوانی مسلمانان ئەوە ئیتر هەموو شتەکان تێک ئەچێت یەک نمونەتان بۆ دێنمەوە لە سەردەمی ئەم دواییە لە میسر ئەلەم دواییە لە میسر کێشە دروست بوو لە مزگەوتەکانەوە کە چۆن لە ساڵەکانی پێشوە لای خۆمانیشە بوو بەس ئێستا کەمەوە بۆتەوە یەکەم شەوی تەراویح کێشە دروست بوو لەسەر ئەوەی ئایا 23 ڕکات تەراویح بکەین یان وەکو 11 ڕکات ئەم ئەبوو بە کێشە هەر سەرەتا یعنی سبەی ڕەمەزانە ئەم شەو بوو بە کێشە کۆمەڵێکیان وتیان 11 بکەین گەنجەکان ئەو کاتە زیاتر گەنجەکان لەسەر ئەو بیر و باوەڕ بوون کە هەر ئەبێ 11 بکەین و بەتەمەنەکانیش وتیان باو بە پیرانی ئێمە 23 کردو ئێمە هەر 23 کەین بوو بە کێشە و دەمەقاڵە پیاوچاکێک لەو کاتە دێتە ناو مزگەوت لەو کاتە ئەوانیش هەمووی ڕووی تێکەن ڕۆکەن ئەو پیاوچاکە زانەمە پیاوێکی چاکە هەم زانایە و هەم عالمە و هەم کەسێکی حەکیم و عاقڵە وتیان مامۆسا بێتەوە حەکەم بە لەبەیمانە بێتەوە حەکەم بە لەبەیمانە ئەم گەنجانە ئەیانەوێ سنەتی بابا پیرانی ئێمە تێکدەن ئێمە چەندین ساڵە 23 ڕکاتەکەین ئەمانی ساڵێن با 11 بکەین گەنجەکانی شوتیان مامۆسا گیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 11 کردو و ئێمەش 11 ئەکەین لە 11 لا نادەین ئەمە وتیان آخر ئەمە ئیمامی عومەر 23 کردووە ئەمانی شوتیان لەوانەیە ئەوەی ئیمامی عومەر صحیح نەبێ و المهم دەمەقاڵە دروست بوو ئەم شت دەمەقاڵە مەکەن کاکە ئەمە پێویست بەوە ناکە ئێوە بەرامبەر یەکتری بوەستنەوە بەڕای من ئێوە بە قسەی منەکەن وتیان ئەرە وەڵا هەردوو لاوتیان بەڵ وتی کاکە نوێژی تەراویح مەکەن نوێژی عیشا فەرزەکە بکەن تەراویح سنەتێکە بچنەوە بۆ ماڵ وتیان آخر برا ئێمە چۆن بچینەوە بۆ ماڵەوە ئەمە خێرێکی زۆر گەورەیە چۆن تەراویح لەدەستی خۆمان بدەین فەرمووی برا تەراویح سنەتە یا فەرزە وتیان تەراویح سنەتە فەرمووی برایەتی نێوانی ئێوە خۆشەویستی مسلمان بۆ برای مسلمانی فەرزێکی زۆر گەورەیە بەڵام ئەمان سنەتێکە ئێوە لەبەر خاتری ئەم سنەتە خەریکە ئەو فەرزە گەورەیە ئیسلام لەدەستەدا تەماشاکەن برایە هەموویان وتیان تەواو ئێمە قسەکەی جەناب جێبەجێ لەیلە هەموومان بەیەکەوە هەشتەکە ئەکەین ئەوەیشی حەزەکا ویتر بکە ویتریش بکە ئەوەی حەزەکا بیکاتە 23 بچێت لە ماڵەوە تەواوی کا ویترەکەی لە ماڵەوە تەماشاکەن خۆشەویستەکان ئینسانی عاقڵ ئەوە حەلەکە ئەوە مەوزوعەکان حەلەکە بۆیە زۆر کەس جاری وا هەیە ئەلەم بابەتانە تێ ئەکەوێ بەڕاستی یونسی کوڕی عەبدولئەعلا ئەو خۆی باسێکا کە تەلەبە ئیمامی شافعی بووە کە هاوڕێی ئیمامی شافعی بووە ئەڵێ نەمبینیوە لە شافعی عاقڵتر ڕۆژێکیان لەسەر بابەتێک منازەڕەمان کرد تاوەکو گەیشتە حەدێک ئیتر تەواو لە یەکتری تووڕە بووین ئەو بەلایەکا چوو منش بەلایەکا چوو تووڕە بووین لە یەکتری دوایی بۆ کاتی نوێژەکەی تر هاتینەوە بە مزگەوت هات دەستی گردم پێی وتم وتی یونس ناکرێ ئێمە لەسەر سەدەها بەڵکو هەزارەها بابەت ڕەئیمان وەک یەک وا بێ لە بابەتێک شابال ڕەئمان جودا بێ کە بابەتەکە خۆی مەجالی تایە لە شەریعەتە ناکرێت یعنی تۆ ڕەئیەکت هەبێ من ڕەئیەکم هەبێ خەڵک لەم بابەتە مختلفین خۆ ئێمە لە هەزارەها بابەتە متفقین وتم بەرە وەڵا ئەبێ دەیوتی با باوشکەی لە یەکاوتەوە بە ئەم بابەتە قسەی لەسەر ناکەی تۆ بۆ خۆت ڕەئی دوابێ مش ڕەئی وایە ئەمە عاقڵیە برا عەزیزەکان بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک لە زانە پێشینەکانی ئێمە ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ سەلەف و پێشینانی ئێمە کێشەیان هەبووە مناقەشەش هەبووە لە نێوانیانە بەڵام ئەو کێشە و مناقەشەیە نەگەیشتە حەدێک کە قسە لەگەڵ یەکانەکەن کە پشت لە یەکتری بکەن کە دژایەتی یەک بکەن بەڵکو توانویان ئەگەر حەلیکەن نەشیان توانیوە هەر کەسێ لە سەر ڕەئی خۆی ماوەتەوە بەڵام برایەتی خۆشەویستی هەر ماوە لە نێوانی مسڵمانانە حتا خۆی نمونەیەک دێنێتەوە ئەڵێ لە سەردەمی منە کێشەیەکی گەورە لە بینی زانە حەمبەلیەکانە و زانە ئەشعەریەکانە دروست بوو زانە حەمبەلیەکان لەسەر ڕەئی خۆیان ئەچوون ئەوانیش لەسەر ڕەئی خۆیان ئەچوون ئەڵێ گەیشتە مەسئلەکە گەیشتە ئەوەی کەوا لە یەک بخێن قسە بە یەک بکەن خەریک بوو کێشەیە زۆر گەورە دروست بوو ببێ لە نێوانیانە ئەڵێ من کەوتمە نێوانی هەردوو لە بەفەزڵی خوای پەروەردگار توانیم هەردوو لا بخەمە یەک و ئەو تەنافر و تەناحورەکە هەبوو نەمێڵە ئولفەت و خۆشەویستیم لە جێگایە چاند و مسلمانان زۆر دڵیان خۆش بوو بەم کاری من تەماشاکە خۆشەویستەکان زانای عاقڵ و زانای ژیر ئاوا معامەلاتە لەسەر ئەو بابەتانەی کە خلاف هەیە لە بینی پێشینانە ڕۆژێکان عەبدولمەلیکی کوڕی مەروان
من كركاني بانك سيري لنيوان انا كي شهيه لنيوان كركاني انا هل جالك ام نمردوا او مشاكل هي لنيوان انا اتربان يعني كر بيك نو سربازاني كوسابون كثير تيري تيابو انك تيرو كواني بيبو وتي او تيران بري همو تيرا كان هشنو تيربو همو دا بدسيو بهمو كركاني وتي ام تيرانا حبيكوا هودا بيشكنا انت ام كري هوليدان ندفاني او هوليدان حد حمويان نعطوني بيشكنا دوایی تیرەکانی جیا کردەوە لێ تاکتاکی کردنەوە دای بەدەست هەرێکی دا بەدەست کیانوتی بیشکێن وایان لێ کرد شکانیان فەرمی کوڕە شرینەکانم ئەگەر ئێوە یەک بگرن ئەگەر ئێوە یەک بن هیچ دوژمنێ ناتوانێت بتانشکێنێ بەڵام ئەگەر ئێوە تاکتاک بوونەوە بەسیترین زەعیفترین دوژمن ئەتوانێت بتانشکێنێ بۆیە کوردیش و تویانە برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ بەڵام ئەگەر برایەتی نەما خۆشەویستی نەما هەموو کەسێک ئەتوانێت بمانشکێنێ ئەنا بەخوا يا ربي خويا بقاتنا وجوانا كان يخط رحمات يبكي هداية من دي دام زمان ممكن لسد دارتي لسد إسلامتي يا ربي خويا رحم بمردو كان من بكي يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخط دوات لي كان شفاي نخوش كان من دي بتايبتي أو نخوش عليك دواي دعاء خير يعني كردين يا ربي خويا كمالك نخوش دواي دعاء خير لكردين يا ربي خويا شفاء بدي يا ربي خويا شفاء بدي يا شافي يا الله لا تفارينوا يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخط إصلاح ماله من المال بكي يا ربي خويا كيزانا كان من إصلاح بكي يا ربي خويا رحم بدايك وباوك من بكي رحم ببراوك خوشكان من بكي يا ربي خويا كردستان لبلاو مصيبات بدور بقري خوشويسي وبرايتي وتبعيل لنيواني تشينو تايفكاني ام كردستان برقرار بكي يا ربي خويا دور ما خيت ولا تفريقه ولا دور بركي يا رب العالمين امين امين آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون وش سكان لديار دكاني ألفة محبة بوي ما بتواني ألفة محبة دروز بكين بيويس التزام بنيجي جماعات وبكين التزام بنيجي جماعة وبكين أم نيجي جماعة ونيجي جمعة ونيجي ججن اوانا براسي همو ابيت معي الفتو خوشويسي لنواني مسلمانان هل وها ريزا كان مان لكاتي نوش كان بتو بكي ريزي نوش لواني بلين اي ريزي نوش ما مساكي اويا في غمري صلى الله عليه وسلم فرميتي ريزا كان تان يك بخن ليك دور مكة ونوا دعائي الشيطان ليك تان دور خاطر زور قرنجي اوا ام جابر عزيزة كانم كاتي برايك مان هليك اكا يا برايك مان برامبر مان شتيك اكا بدل مان نيه باقي ما تحملي ازاري براكان مان بكي والزور جاريش خمان بآقاكين لا في خلسكاني برايكمان لزلتي برايكمان خو بآقاك دن جاروايا ضرورة شتيك أبيسيت وليك بران برد يان حركيتك بران برد خود بآقاك بآقايي نيوي عقله أتوانا بلين أقر نلم همو عقله خو بآقاك دن لغلطي يساتو لمالو أقر خود بآقانك لغلطي جنكان أقر خوان بآقانك لتوريو لحن يقسي قسي لدمي ميردكان يندرتشي خود بآقانك إلا غلطتي لهلو بلي كتشم كركت لمالا والله جيالنا بطا حر غلط يككراو بيوي تسر إسقام بتبع حموشتي الراس كي تو آواب بخوا برا نابي توزي خود جيال كلام ريش أو خو جيال كردنا بلغي عقلي تويا بويا عربو تيانا سيدي قوم قوريها مو قومي أو كسانا كخوان غافل أكم نك خويان غافلا وتيان غافل نابيت قد انساني غافل بآقا نابيت سيدي قومك بلام سيدي قوم خوي غافلك خوي غافلك يعني خوي بآقاك شتيك أبيني خوي بآقاك أو خوي بآقاك كردنا عقلية جيانيش بوشي وأروى أو زور زور مهمة أو الفرق مني لنواني خزانك أنا لنواني براك أنا شتيك أبي سيتو درباري براك ولا براكم أواي كردوا براجنكم أواي كردوا أمامم أواي كردوا أموزايكم أواي كردوا خوتي بيجالك خوتي ليجالك كأنه نبوة دوايش جايشتي في باوشي في أمك هم يكو تايبيتي قاش كاتي أجين بيكتري بعدم تشاومان برامبر بيكتري كراوبي خوان عبوس نكي برامبر بيكتري ميوان ورياز قتل ميوان باش يتلا ألفة ومحبة خلق واهية لدروا برامبرت لواني نوعي بي بلام كاتي يك جابوبا ميوانت هاتا مالكت يتر رأي أقوري برامبرت يتر خوشويسي ومحبتي زور دروسي ولا نيوان تانا دس لملان كردن زور قرنجا خوشويسا كان إسمن كان برايك هي يعني بينم زور جا يعني جالي واحد يجبو نيوش ليك دورك كونه حرق كانوا يقتلي توقيع كده ما كان جالي واحد شكل من يقتلي والله يتم أنا زور مهم يعني سيد كم قال من لقالك كأنه صار يقتلي أنا بينيو أوقيت النايل دجمن يا شيطان بكيف تبين يعني
دوعای خێرکردن دڵخۆشبوون بە خۆشی مسلمانێک هەروەها دوعای خێرکردن و غەمباری یان غەمگینی دروستکردن بۆ خۆت بە غەمی مسلمانێک کاتێ مسلمانێک خۆشیەتی و شایەتی و خوای تەعالا شتێکی بۆ کردەوە شتێکی بۆ ئاسان کردەوە توش لەگەڵا دڵت خۆش بێ دوعای خێری بۆ بکە ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ئولفەت دروستەکە کاتێ مسلمانێکی تریش تووشی ناڕەحەتیە کاتووە تووشی کێشەیە کاتووە تووشی دەستمردنێک کاتووە بەڕاستی هەوڵ بدەیت بەشداری غەمی بکەیت ئەویش خۆی بۆ خۆی ئولفەت و مەحەبەت دروستەکە